لە گەڕەکی ئیسکانی شاری سلێمانی لە ساڵی 1972دا لەدایک بووە. بەهۆی بارودۆخی نالەباری ڕامیاریەوە تێکڕای خێزانەکەیان کۆچیان کردووە بەرەو هەندەران و دوای مانەوەیان بۆ 1 ساڵ لە وڵاتی ئێران لە ساڵی 1970ەوە لە وڵاتی سوید نیشتەجێ بوون. خوێندنی دواناوەندی و زانکۆی لە ستۆکهۆڵم تەواو کردووە. چالاک بووە لە بواری ڕۆژنامەوانی و ئەندامی یەکێتی لاوانی کورد بۆ لە سوید. بەرپرسی ڕادیۆی یەکێتی لاوانی کورد و سەرنووسەری گۆڤاری دیدار بووە لە سوید. جگە لە زمانی کوردی زمانەکانی سویدی و ئینگلیزی و ڕووسی و فارسیش بەباشی دەزانێت. ئێستاش هەڵۆ شێرکۆ بێکەس میوانی زایاڵی داهێنانە. هەڵۆ شێرکۆ بێکەس بەخێر بێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاگاسۆجان، ڕێز و سڵاوم بۆ بینەرەکانتان، بۆ ئەوانەی کە جۆمان لێگرن ئەزیێتان کێشا. زۆر سپاس چاوەکەم. هەر بژین. هەڵۆ گیان، با بۆ دەست پێ بکەین. سپاس بۆ دیاریە جوانەکانت کە گەڕامەوە بۆ سلێمانی. یەکێک لەو دیاریە جوانانە ئەم دوو کتێبەی تۆی عزیز بوو. هەستەکەم ئێستاش کتێبێکی تازەتان بەڕێوەیە. زۆر سپاس کاگاسۆجان. بەڵێ کتێبێکی تازەم هەروەکو دیاری بۆ داناویت بۆ ئێوە بۆ دەنگی ئەمریکا بەناوی خۆزیا باوکۆن شعرانی بدیایە. نزیکەی 52 پۆستەرە شعرن بە کوردی بە زمانی ئینگلیزی بڵاو بوونەتەوە لە ساڵیادی باوکمدا. دیارە بەداخەوە نەمانتوانی ساڵیادەکە جێبەجێ بکەین لەبەر ئەو تەندروستی ئەو ڕێنمایانی کە هەیە کە ئەمڕۆ لە کوردستانە، بەڵام بە هیواین لە پاشە ڕۆژێکی نزیکە یادەکە بکەینەوەوانە لەو یادەشە ئەم کتێبە بۆ یەکەم جار کۆمەڵی پۆستەر شعری تایبەتی خۆمە لە یاڵایەن کەمەوە. بەڵێ بەڵێ. هەڵۆ هەڵبەت یەکێک بەدڵنیایە و کە گەڕام و باسی ئەوەتان کرد پێکەوە ڕێکەوتێکی زۆر خۆش بوو پێکەوە یەکترمیان بینیەوە بە حەقەت باسی ئەوەت کرد کە بەنیازی پرۆژەیەکی گەورە بوون بۆ ئەوەی کە نووسەران و ئەدیبانی خۆرئاوا داوەتکەن بۆ کوردستان و هاوکات لەو کاتەشە کتێبەکەشت بڵاو بێتەوە و ڕێو ڕسمێکی جوانی بۆ بکرێت و پەیوەندیکی ئەدەبی و هەم پەیوەندیکی شارستانی لە نێوان نووسەران و ئەدیبانی خۆرئاوا و کوردستانە دروستکەن. ڕاستە کاگاسۆ، ئێمە بە هیوا بووین کە کۆمەڵی نووسەر لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاو و لە دەروی کوردستانی ژبانگەش بکەین بۆ چواری هەشت بۆ ساڵیادی هەشتەمی ساڵیادی باوکم. بەڵام دیارە بەهۆی ئەم بارودۆخە تەندروستی کە هەیە ئەمڕۆ لە جیهاندا و بڵاوبوونەوەی کۆرۆنا و لێرەش کە ئەچنە هێڵی سوورەوانێ کە نەمانتوانی ئەو کارە بکەین، بەڵام بە هیوام لە پاشە ڕۆژێکی نزیکدا ئەو یادە هەر بکەینەوانێ و کۆمەڵێک لە نووسەرانی وەکو ڕەنگە سەید عەلی ساڵحی لە ئێران و کاک دکتۆر ئومێد وەرزەندە و ئەمانە بێن بۆ ئەوانی دیکەی ئەوروپا و شوێنانی کە دوورترێکن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوانە زۆر دڵنیانی تا ئێستا. بڵێ بڵێ. هەڵۆ هەڵبەت پەیوەندەکانی تۆ لە خۆرئاوا بە تایبەتی لە وڵاتی سوید و ئەو کاتێک کە ڕەوانشاد شێرکۆ بێکەس چەندین کۆڕ و سیمینار و چەندین چالاکی هونەر ئەدەبی و ڕۆشنبیری لەوێ سازە کرد. ئەم پەیوەندیانە تا چەند لە دوای ڕەوانشاد شێرکۆ بێکەسەوە تا چەند ئەو پەیوەندیانە یان ئەو هەماهەنگیانە لە نێوان ئەدیبانی کورد و خۆرئاوایە ماوەتەوە؟ بەدڵنیاییەوە پەیوەندیەکان لە ئاستێکی زۆر باشدا پەیوەندیم لەگەڵ هەموو نووسەرانی کورد و غەیرە کورد و بە تایبەتی سویدیەکانیش لە وڵاتی سوید کە باوکم خۆی ئەندامی یەکێتی نووسەرانی سوید و باڵێن لەتی دنیا بۆ لێ پەیوەندیم زۆر خۆشە لەگەڵ هەموو نووسەرانی دنیاە و ڕەنگە ئێستا باشتریش بوو بێ بەهۆی بە جۆرێک لە جۆرەکان من وەکو کوڕی ئەو باڵێن وەکو یادگاریەکی ئەوە بینن. من زۆر سپاسیانەکەم، هەمیشە پەیوەندیم پێوەکەن و ڕێنمایی مەکەمن و پشتگیریش ماگەن بەڕاستی. بەڵێ بەڵێ. هەڵبەت کاتی خۆی کاکشێرکۆ من نزیکەی 5 ساڵ زیاتر لەگەڵ کاکشێرکۆیە کارم کرد لە دەستگای سەردەم. ماوەیەکی زۆر جوان بوو بەڕاستی پێکەوە، بە حەقەت زۆر گرنگ و پڕبایەق بوو، بەلام کە جوانێکی گەورەی لە ناو ڕۆحمە دروست کردووە تا ئێستاکە. هەڵبەت یەکێک لەو خەمە جوانانەی کاکشێرکۆ ئەوە بوو کە پەیوەندیکی شارستانی ئەو تۆیان پەیوەندیکی ئەدەبی و فەرهەنگی گەورە دروست کرێ لە نێوان کورد و کۆمەڵگە زیندوەکانی دنیاە، لە نێوان کورد و وڵاتانی دراوسەیە، لە نێوان کورد و خۆرئاوایە. ئایا دەکرێت ئەم پەیوەندیە لەسەر ئاستێکی پرۆفیشناڵ لەسەر ئاستێکی ئەکادمی ئەم پەیوەندیە بتوانێت دروستکرێت هەم لە ڕووی هونەریە و هەم لە ڕووی ئەدەبی و هەم لە ڕووی بەشداری فیستیڤالەکان وەکو کورد بەشداری لە فیستیڤالەکانە بکرێت هاوکات هەماهەنگیەک هەبێ لە ڕۆ تۆ چەندین ساڵە لە وڵاتی سوید و لە وڵاتانی ئەوروپا بووی؟ بێگومان ئەم پەیوەندانە پەیوەندی گرنگن
وەکو پردێگوان ینی هەردوو سەرەکەی ئەتوان یەکتری تاو کرد. من هەمیشە پێشنیارم کردووە هەموو ئەو یاد و کۆڕ و کۆبوونەوانەیە کرێ بە تایبەت ئەگەر باسی شێرکۆ بکەین ئێستا دەبێت پەلوپۆدارتر بن، ئەبێ خەڵکانی کەی غەیرە کورد بیان قسە لەسەر شعری شێرکۆ و لەسەر دیوە شاراوەکانی شعری شێرکۆ بکەن. بۆیە هەمیشە پێشنیارم کردووە هەرچەنە پەیوەندیشم باشە لەگەڵ شاعری وەکو ئەدۆنیس و سەی عەلی ساڵحی تەنانەت پامۆچیش کێسا لە پێم وایە لە کالیفۆرنیایە پەیوەندی پێوەکرا بوو کە بەشداریە و یاد و کۆڕ و کۆبوونەوانەکە پێی خۆش وڵام ئێستادا ناتوانێت جگەل لە شاریش سینەما شانۆ چیرۆک هەموو ئەمانە گرنگن کە ئێمە خودی ئێمە ئەبێ ئەو پەیوەندیانە ڕابگرین و ئەو پردە دروست بکەین لە نێوان خۆمان و دەروی خۆمان. لە هەڵبەتە ئەمە کاری وەزارەتی ڕۆشنبیری دەستگا ڕۆشنبیریەکانە، بەڵام ڕەنگە کەم تەرخەمیەکیش هەبێ لەلایەن ئەم دەستگا ڕۆشنبیریانەوانەیە. هەڵبەتە ئێمە هەمیشە هەوڵمانداوە کە من بەتایبەتی خودی خۆشم کە ئەو پەیوەندیانە و پارێزم دائیمە پەیوەندیم لەگەڵیانە هەبێت. لەم چەند ڕۆژەی ئەخیردا پەیوەندیم کرد بە کۆمەڵی نووسەرەوە لە سوید کە بتوانن بەشداری بن لەم یادەیە، تەنانەت وەزیری ڕۆشنبیری سوید ئەمانە. بەڵامی تر هەموو بارودۆخەکان گەڕانەوانێ بۆی کە ناتوان لەم کاتە بەشدار بوداوە بەداخۆ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. بڵێ هەڵبەت هەڵۆ پاش خوێندنەوەی یادەوەریەکانی کاک شێرکۆ هەڵبەت خەمێکی گەورە لە پشت نووسینەوە و تۆمارکردنی ئەو یادەوەریانەوە هەیە بە تایبەتی دوایەمین کتێبیان کە 101 ڕۆژتەنیایی. پێم خۆشە لە زاری خۆتەوە باسی نووسینەوەی یان یاداشتکردنی سەرجەمە و یاداشتانە بکەی کە لەو سەروەختی نەخۆشیەکەی ڕەوانشاد کاک شێرکۆیە ئیشی لەسەر کردووە. ڕاستە ئەمە جێڕانەوەی ئەو دواساتەکانی ژیانی باوکم 25/4 بۆ 4/8 ڕۆژی کۆچی دوایەکەی کاگاتە 101 ڕۆژ، هەر بۆ یەش کتێبەکەم ناونەوە 101 ڕۆژ تەنیایی. دیارە بە هەندێک جار بە فلاشباک ئەگەڕێمەوە بۆ دواوە بۆ پێشەوەی ئەو ڕۆژانە جێڕانەوەی هەندێک چیرۆکن لە زخم و لە زاکری خۆمان ماونەتەوە باسەکەم، بەڵام دروست ئەو ڕۆژانە باسەکەم کە چۆن گوزەرا شێرکۆ چی وت لەسەر شەعر چی وت بۆ یادەوەری پاسکێشکە کوچی بۆ تاوا نەکرا، کەسە نزیکەکانی چێ بوون تەلەفۆنیان بۆ کرد، دڵی بەچی خۆش بوو، دکتۆرەکان چیان ئەمانە و کۆمەڵێشتی دیکەش بوو کە حەزم کرد ئەوانەی کە هەواداری شعری شێرکۆن و لە نزیکەوە شێرکۆوە ناسن ئەو وردەکاریانەی دواساتەکانی ژیانی بزانن. بەڕاستی هەمووشی لە زاکری خۆمان یاداشت کرد بۆ ڕۆژانە. دوای مردنەکەی گەیشتمە ئەو بڕای دەبێ ئەمانە بجێڕێتەوە و ڕەنگەشتی دیکەشی بەدوادا بێکاگەس. بەڵێ بە دڵنیاییەوە با بینە سەر دوایمین بەرهەمی خۆتان. ستایلی ئیشکردنی هایکۆ بەڕاستی ستایلی نووسینی هایکۆ لە لای کورد ستایلێکی تا ڕادەیە کە توانی بڵێ ناوازێ و کەمتر ئیشی لەسەر کراوە. تا چەند چامەکانی یان هەڵبەستەکانی پێشووترتم بینیەوە، بەڵام ئەم شێوازی هایکۆیە تا چەند هەست بە جیاوازیەکەی، چکە هایکۆ بۆ خۆیە بێ کورت و پوخت و پڕمانە بێت وەکوەی لە ڕەنگە توانیت دەستکراوەبی لە چامەیەکی درێژی قەسیدەیەکی درێژە یان لە قەسیدەیەکی ئازادە. ڕاستە کاگاسۆ شێرکۆ باخێکی گەورەیە، نەک من وەکو کوڕی هەموو شاعرانی کورد بەو باخەدا تێدەپەڕن. بۆیە هەمیشە هەوڵم داوە لە نووسینە تازەکانمە بە تایبەتی لەم کورتە و پۆستەرە شعرانەیە کە هیچ نەبێ بەلانی کەماوانێت تۆزێ بمە خاوەنی دەنگ و ڕەنی خۆ. هایکۆ دیارە خۆ دەزانی کە ستایلێکی یابانیە بە 5/5 نووسرێ و کۆمەڵێ تایبەتمەندی خۆشی هەیە کە لە ئێستادا قساکە و ئەوانەی کە قسەشەکەن لە ناویدا زیاتر سروشتن، ینی کەمتر باسی کەسایەتی و جاندارەکانەکەن. ناتوانم بڵێم ئەم دیوانە هەمووی تێکڕا هایکۆیە، بەڵام کۆمەڵێکی تێدا بۆیە خۆشم ناو پۆستەرە شعرم چۆن لە هەندێک شوێندا ڕەنگە هایکۆ بن، هەندێک ئایکۆ ئامێز بن، سوزانم ناو چکلێتە شعر کورتەنامەی شعر دڵارێک $2 لە بتوانن لە ڕێی کورتەنامەیەکەوە بۆ یەکتری بنووسن. زیاتر حەزم لە نووسینی ئەم ستایلەیە بەم جۆرە کە زۆر کورتن و بە باشی شمزانی کە وەرگێڕێتە سەر زمانی ئینگلیزی و لە ئێستاشدا دوێنێ هەر هەمان دیوان وەرگێڕاوەتە سەر زمانی فینلەندی و ئیشتاوە بۆ لەژێر چاپدایە و بە هەمان دیوانیش هەر وەرگێڕاوەتە سەر زمانی سویدی و بەڵام لە دەرفەتێکی نزیکدا بڵاوکرێتەوە. کۆمەڵێ لەم شعرانە هەڵبژێراون و لە گۆڤاری هایکۆی جیهانی کە گۆڤارێکی ڕەغنەی ئەدەبی هایکۆیە لە ژاپۆن لە ژمارە 7 ساڵی 2021 ینی باڵێن لە نیساندا لە ئەپریلدا 3 لەو کورتە شعرانیان هەڵبژاردووە وەکو یەکێک لە باشترین
هایکۆکانی ساڵی 2021 ئاماژیان پێداوە. بەڵێ زۆر پیرۆزە هەڵبەت زۆر جێی خۆشحاڵیە. کاکاڵۆ هەڵبەت هەمیشە کە شعرەکانە دەخوێنمەوە و هەم تازەکان و هەم ئەوانی پێشووتریش و هەم نەفەسی نووسینیش ئەوە لە سلێمانی زۆر پرسیارم لێ کردی نەفەسێکی ڕۆمان یان چیرۆک لە پشت یان لە پشت نووسینەکانتەوە ئامادەجی هەیە خەیاڵێکی ڕۆمان نووسین لە پشت ئیشەکانتەوە ئامادەجی هەیە تا چەند ئەم خەیاڵە لە ناو ناخی تۆیە گەڵاڵە بووە. ڕاستە من هەر وەختی خۆشی کە باوکم لە ژیاندا بوو بە پەخشانە شەعر زیاتر دەستم پێکرد حەزم لە نووسینی درێژ بوو جۆرێک تێکەڵکردن لە دەقیواڵە لە کورتە شەعر لە شەعر و لە چیرۆک و باڵێ فەنتازیایە کە بگەڕێیتەوانی بۆ خەیاڵدانێکی ڕۆمانی لە پشتەوە بێ ئەمە ڕاستە من خۆم زۆر حەز لەو جۆرە نووسینانەیە بەڵام ئەم دیوانەی ئێستام ئەمش فرەدانی کاژێکی تری شعریە هیوادارم بێتە ئەزمونێکی تازە لە نووسینی جۆرێک لەم پۆستەرە شعر و کورتە شەعرە هایکۆ ئامێزانەدا بەڵام بۆ خۆشم ڕاستە فەرموویت من نیچێکم لەوانەیە کە حەزم لە نووسینی ئەو جۆرە نووسینانە هەیە ڕەنگە لە 100 ڕۆژتەنیایەکە هەندێکی لەوینە و پێوە دیار ڕاستە. بەڵێ بەڵێ بە دڵنیایی و هەڵبەت ئەمە یەک یادەوەری جوانی کاکشێرکۆ باسکەم هەڵبەت ڕەنگە لە زۆر شوێنە باسم کرد بێت ئەو سەروەختەی کە نیگەرانێکی زۆر هەبوو لە بارودۆخی سیاسی و هاوکار لە شارەکانیشە سەبارەت بە کوشتنی چەند کەسێک لە شارەکانە ئەو کاتە کاکشێرکۆ و کۆمەڵێک نووسەر و کە ئێمەش لەگەڵیا بووین لە دەستگای سەردەم ناڕەزاییمان دەربڕی هەڵبەت بەڕێز ڕەوانشاد مام جەلال جوابی بۆ ناردبوو کە لە قەڵات شۆلان نووسەران ئەو نووسەرانە ببینێ کە ناڕازی باسی ئەوە ناکەم کە چەندی پێچوو 6 ساعت زیاتری پێچوو کۆبوونەوەکە هەڵبەت لەو کۆبوونەوەیە کاکشێرکۆ ڕوبەڕووی یەکێک لە سەرکردەکانی کورد بووە کە مام جەلال بوو ڕوبەڕووی بووە هەتا گەشتە ئەوەی کە پێیوت ئێوە ئەبێ داوای لێبوردنکەن ئەم هەنگاوە تا چەند گۆڕانکاری لە ساڵانی 2000ەوە تا ئێستاکە لە ماوەی ئەم 15 ساڵەیە تا چەند گۆڕانکاری بەسەرا هاتەوە وەکو تۆ وەکو ئێستا وەکو کوڕی کاکشێرکۆ هەڵبەتە دیارە باوکم لە من لە یەک دوو دانیشتی دیکە شابووم کە ڕەگنەی هەبووە لەسەر کۆمەڵێک لەم ئەزمونە و وەختی خۆشی نامەیەکی دوور و درێژی نووسیەوە بۆ مەکتەبی سیاسی چەتی نیشتیمانی کە جەنابی مام جەلال من بیرمە لە ماوەیەک لەم و بەرەوازام جەنابتان لێرە نەبوون کە دەستگای چاپ سەردەمی داوەت کرد بۆ ئەوێ کە تەکریمی سعودی مەشغەڵانی کرد و بەڕێز ئەنوەر قەرەداخی وەکو ئاوازانەری ئەو سعودە لێ بوو باسی ئەوەی کردوتی کاکشێرکۆ لە 3 مەرحەلەی تەمەنی ئێمەدا لە 3 کاتی جیاوازدا ڕەخنەی لە ئێمە گرتووە ڕەخنەکانیشی هەمووی بنیادنەر بوون من لە بەرچاوی هەمووتان دەیڵێم کە کاکشێرکۆ ڕاستی کردو و ئێمە هەڵەبووین دیارە هەڵبەتە سەرکردەیەکی وەکو جەنابی مام جەلال کەسێکی بیرفراوان بوو بۆ ئەمانەی ئێستا نازانم چۆن لێکی دەدەنەوانێ بەڵام بە دڵنیاییەوە دەڵێم کە دەبوو ئێستا بارودۆخەکە زۆر باشتر بووە لە جاران بەڵام من وای نبینم من پێم وایە جەنابی مام جەلال و هەموو سەرکردانی کەی وەکو جەنابی کاک نەوشیروان و ئەوانەی دوای ئەویش کەسانی بیرفراوانتر و کێشەکانیان بە شێوەیەکی باشتر و ئاشتیانە هەر دەکرد بۆیە من پێم وایە لە ئێستاشدا دەبێت ئەوانیشە لەسەر ئەو ڕێچکەوە. بەڵێ کاگەڵۆ هەڵبەت پێمان خۆشە لە دەنگی ئەمریکاوە بازدەوە بکەی کە پرۆژەکانی داهاتوت هەم لە سوید و هەم لە کوردستان چین و بەنیازی ئەوەی کە ئەو خەیاڵی ڕەوانشاد شێکەوە بێ کەس بێنیتە دی کە هەمیشە ئەویست دەستگایەکی ڕۆشنبیری هەمە جۆر و هەمە ڕەنگ دروستکە گەورەتر لە دەستگای سەردەم لە ئێستادا کۆمەڵێک بیرۆکە هەن لە مێشکمدا هیچێک لەوانە بە مۆزاخانەکردنی ماڵەکەیەتی و هەروەها کە خۆتان ئەزانن ئەمە لە هەموو دنیادا نووسەرە گەورەکان ناسنامەی ئەو شار وڵاتە دەبێنەوەکانی داهاتوو بزانن کە ئەو شاعرە چۆن ژیاوە چۆن نووسیوە هیچێک لە خەمەکانم بە مۆزەخانەکردنی ماڵەکەیەتی چێکردنی خەڵاتێکە بە ناوی بێکەسەوانەیە کە بۆ کتێب باشترین کتێبی ساڵ ئەمانە هەمووی دیارە پەیوەندی بە باری ئابوووریەوە هەیە ئەو خۆشی کە باسیێکا کە ئەمە لە وەسێتەکەیدا کە لەو میراتێ بدرێ کە لە پاشی بەجێ دەمێنێت دیارە میراتەکەی کە ئەوەی کە ماوەتەوە تا ئێستا هیچ دەستکاری نەکراوە
بەڵام من بە هیوام کە ئەم دوو کارە جێبەجێ بکرێ و لەگەڵ دەستگا ڕۆشنبیریەکان وەزارەتی ڕۆشنبیریشا قسەکراوە بۆی کە ئەم کارە ئەنجام بدرێ بەڵام تا ئێستا بە ئاکام نەگەیشتوە تەنها هەر بەڵێن بکات. بڵێ دوایین پرسیارم کاکەڵەوە هەڵبەت حەزەکەم بەوە کۆتایی پێبێنین. خۆشترین کاتت یان پڕ جۆشترین کاتت لەگەڵ ڕەوانشاد شێرکۆبێکەزداکەی بووە یان ئەتوانم بڵێم چ کاتێک وای کردووە کە کاشێرکۆ کەم ئەیتوانی بتخاتە پێکەنین لەبەرەوەی جددیتێکی زۆر لە ناو ڕۆحیاژیا بەڵام هەنێک جار خۆشێکی سیر لە ناو دڵ و دەرونیا بوو. ڕاستە باوکم من هەمیشە وەکو هاوڕێیەک لەگەڵیدا دەنیشتم هەمیشە پرسوڕان پێ دەکرد هەموو ئەو شتانی کە لەسەر مابوو ژەبە لەسەر نووسەران لەسەر هونەرمەندان لەسەر سیاسیەکان پرسیارم لێ دەکرد و ئەوی ژەی خۆی بۆ پێدەوتم هیچ لەو شتانش کە لە کتێبی سەد ڕۆشتنیاییە کە باسم کردو تەنانەت بۆ نەخۆشیش قسەی خۆشی هەرە بوو جارێک چین بۆ نەخۆشخانە سەرەیەکی زۆر بوو وتی ئەمە چی ئەم سەرێ نابڕێتەوانێ و منیش تاوانی کەسێک هاتە بەردەمی وتی کاک شێرکۆ ئەمە ژمارە یەکم من تۆ پێم وابوو ئەم ژمارە 20 بوو وتی تۆ ژمارە 20 خۆم دەبە من ژمارەیەکی خۆمە دەم بە تۆ بۆی کە تۆ لەم سەرایانەوەستی دوای کە هاتی دەروانێ وتی کاکە شاعریش بۆ هەندێشتی وایە هەر باشە خراپ نییە هەرەوە نییە شاعیر بۆ ئەم شتانە ژار باشە. بەڵێ بەدڵنیاییەوە زۆر سپاس دەکەین هەڵۆ شێرکۆبێکەز بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ ئێوە ڕێز و سڵاوم بۆ ئێوە بۆ تێک ڕایبینێرەکانتان بۆ هەموو ستافەکەتان زۆر سپاس کاگاسە. هەر بژین